یەکێتی و پارتی شوێنی کۆبوونەوەکەیان گۆڕی. سەرژمێری قۆناغی هەفتا پرسیارەکە دەست پێ دەکات. پەرلەمانی عێراق لەسەر سێ پرس کۆ دەبێتەوە. سلااوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. بڕیارە پاشنیوەڕۆی ئەمڕۆ شەممە 30 تشرینی دووەمی 2024 وەفدی پارتی سەردانی یەکێتی بکات لە شاری سلێمانی. بە پێی زانیاریەکان بڕیار بوو وەفتەکە سەردانی دەباشان بکەن و لەوێ کۆبوونەوەکەیان بەڕێوە ببەن، بەڵام شوێنی کۆبوونەوەکەیان گۆڕیوە. بە پێی و زانیاریانەی دەستی وارکەوتووە بڕیارە وەفتەکەی پارتی سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی بکەن و لە لایەن قوبات تاڵەبانیەوە پێشوازیان لێ بکرێت. وەفدی پارتی با سەرۆکایەتی هۆشیار زێباری دەبێت و بڕیارە بۆ ماوەی چەند کاتژمێرێک کۆ ببنەوە. ئەمە لە کاتێکدایە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پارتی و یەکێتی بە جیاواز سەردانی لایەنەکانی دیکەی هەرێمی کوردستانیان کردبوو و یەکەم جارە کە ئەم دوو هێزە پێکەوە کۆ ببنەوە. بەپێی ئەو ڕاگەیاندنەی فەرمانگەی پەرلەمانی عێراق کە ئەمڕۆ شەممە 30 تشرینی دووەم بڵاوی کردوتەوە، بڕیارە سبەی یەکشەممە کاتژمێر 1 دوانیوەڕۆ پەرلەمانەکە دانیشتنێک بۆ سێ پرسی تایبەت بەڕێوە ببات. بەپێی زانیاریەکان بڕیارە پەرلەمان سێ پرۆژە یاسا تاوتوێ بکات و دەنگی لەسەر بدرێت. لەوانەش پرۆژەی هەمواری یاسای باری کەسێتی ژمارە 188 ساڵی 1959، پرۆژە یاسای ئەو مڵکانەی لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتی ڕژێمی باسەوە دەستیان بەسەرداگیرەوە و گەڕاندنەوەیان بۆ خاوەنەکەیان. یەکێکی دیکەش لە پرۆژەکان هەموارکردنەوە یاسای لێبوردنی گشتی ژمارە 27 ساڵی 2016 عێراقا. جیاواز لەمانە خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای شارە پیشەسازیەکان و یاسای فڕۆکەوانی مەدەنی لە عێراق دەکرێت. لیژنەی باڵای سەرژمێری لە هەرێمی کوردستان ڕایگەیاند خولی ڕاهێنان بۆ سەرجەم بژمێرەکان کراوە و ڕاهێنانیان پێکراوە لەبارەی کۆتا قۆناغی پرسەکە و چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمی 77 پرسیارەکە و پێدانی زانیاری با هاوڵاتیان. لیژنەکە ئاماژەی بۆشدا کۆتا قۆناغی پرۆسی سەرژمێری گشتی ئەمڕۆ شەممە 30 تشرینی دووەمی 2024 دەست پێ دەکات و 5 ڕۆژ دەخایەنێت هەر کەسێکیش لە قۆناغەکانی پێشووتردا ناوی تۆمار نەکرابێت لەم قۆناغەدا دەتوانرێت ناوی تۆمار بکرێت. قۆناغی چەسپاندنی داتاکان لە پرۆسەی سەرژمێری گشتی دانیشتوانی عێراقدا لە 20 ئەم مانگە دەستی پێکرد و هەرچەندە بڕیار بوو تەنها 2 ڕۆژ بخایەنێت، بەڵام لەبەر تاو نەبوونی ڕێکارەکان ڕۆژێک درێژ کرایەوە و تا ئێستاش هەندێک کەس ناویان تۆمار نەکراوە. سێ هەواڵم پێشکەشکردن، هەر شاد.